بەناوی خۆی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی دەرەوەی یاریگا لەگەڵ هاوڕێیانی زۆر خۆشەویستم لە کۆنتترۆل دێنەوە خزمەتی و هەدارم هەتا دوا سەرنجی بەرنامەکە هاوڕێ بن و لەگەڵ مامن خۆشەویستانم ئەم شەو باز لە پرێمەر لیگەکەین. پرێمەر لیگ ئەو کەشەی کە بەڕاستی هەمووان لە دەوری خۆی کۆکاتەوە، ئەو کەشەی کە بەڕاستی ئەمساڵ چێبڕکەیەکی تون دەنێوان هەردوو ئارسناڵ و مانچستەر سی هەیەەوە چاوەڕوانین تا دوا ساتەکان بزین چیە بێتە پاڵەوان. بەگشتی باز لە پرێمەر لیگەکەین بزین ئەم وەرزە چیە بێتە پاڵەوان، ئەو تیپانە کامەنن کە چانسی گەیشتنیان بە قۆناغی کۆمەڵەکانی خۆلی یانە پاڵەوانەکانی وەرزی داهاتوو هەیە، ئەو تیپانە کامەنن کە ئەیانەوێ لە ناوچەی دابەزین خۆیان دوور بخەنەوە، ئەو تیپانە کامەنن کە ئەتوە ئەیانەوێ ببنە بلیتێک لە کۆنفرانس لیگ لە یۆرۆپا لیگ بەدەست بێنن. زۆر بەڕێز بەهمەن غەریب شۆڤەکانی تۆ پێ ئەم شەو لەگەڵمانە بێ ماوەسا زۆر بەخێر بێ. سپاس بۆ ئەم دەرفەتی کە بە ئێمەدا. سپاس بۆ تۆ، سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. زۆر سپاس. شەو خزمەتێکیان بکەین قسە لە خۆ قسە فڕێنەی. ئینشەڵڵا زۆر باشە. میوانەکەی تریشمان میوان نییە، ساحەب ماڵ خۆیەتی محەممەد ئیبراهیم شۆڤەکاری تایبەتی تۆڵی پێ. محەممەد جان تۆش بەخێر بێ. سپاس مامۆستا گۆرە. زۆر سپاس بۆ تۆ. ئەو مامۆستا گۆرانە شتێ بوو. ئەمە ئەو جلانەی زۆر جوانە، بەس کە هاتە ژوور پانتۆڵەکەی یەک تۆ سکورت بوو پاتەن پێم وت بیکە با 106 وڵی ڕیشی داناوە بەهمەن ڕیشی داناوە و پانتۆڵەکەشی دەچم بووە سەلەفی پێم وت نەوەڵا کورێت پێڵا ئینە پانتۆڵەکەی تۆزەگین بوو تۆزە و کادریان وەرگرت. باش ڕاستەخۆ لەوە دەست پێ یەکەم پێناسەی پرێمەر لیگ لای تۆ چییە؟ پرێمەر لیگ سەی پرێمەر لیگین بزان چی لێ ڕۆشتووە جای بەستمە بە شتێکەکەم پێناسەکە با پێناسەکەی ڕێک سیرکە فێرگسن وەکو ڕاهێنەران باباسکەین فێرگسن مۆرینیۆ ڤینگەر بێنێتس ڕۆجەرس کینی دالگلیش سام ئالاردەیس مانچینی پلگرینی کۆمەڵێک ڕاهێنەری ترکە تەمان ئەم بۆی ئەمانە باسەکەم فێرگسنەوە سەردەمی ئێمە بوون ئەوانەیە هەفتاکان و هەشتاکان ڕاهێنەری گەورەتر و باشتر و بەڵام ئەوەی کرد لە خەیاڵمانە باش وەکو یاریزان بێکهام کریستیانۆ ئاندی کۆڵ تێدی یۆرک تێری هێنری فرانک لامپارد جۆن تێری جیرارد هێنری بێکام کۆمەڵێک یاریزانتر بەڵام ئەم هیچ قوتی لە دەست نییە، هیچ هێزێکی لە دەست نییەوە کەواتە لای من پێناسی من پرێمەر لیگ وەکو ئەو باخەوایە ئەوەی کە قەدری گوڵ بزانێت لەم قسەیەتیەگە گوڵێک هەیە پێڵێن گوڵە دالیا کاگۆران گوڵێکی پێڵێن گوڵە دالیا سیفەتی ئەم گوڵە چییە؟ هەتا گەڵای لێ بکەیتەوە جوانترە بێت، شەوق و زەوقی زیاتر بێت، ڕەونەقیا بە باخەکەن و هەر کەسێ بێ باخەکەی جوان بکات بە گوڵە دالیای ڕازێن تۆچێک لەوانەی کە باخی پێڕازێنەوە گوڵێکە پێڵەن گوڵە دالیا پرێمەر لیگ و گوڵە دالیا وایە بە بۆچوونی من پرێمەر لیگ ئەو گوڵە دالیایە هەتا لێکیتەوە جوانتر و باشتر و بە شەوق و زەوقتر بێت. بەڵامەکەم بۆ هێنایتەوە فێرگسن مۆرینۆ ڤینگەر بێنێتس ڕۆجەرس کینی دالگلیش سام ئالاردایس مانچینی پلگرینی لەوان گەورەترم پێ بڵێ وەکو مێژوو باسەکەم وەکو ناکە ئێستا بۆ منە لەم سەردەمە تاسەیە کلوب هاتوو و گواردیۆلا هاتوومانە گەورن وەکو یاریزان پێم بڵێ بێکام و کریستیانۆ ئەنکە لە شکرێک یاریزان بەس بە دەیەها ڕاهێنەری ترمان هەیە بە سەدەها یاریزانمان هەیە من کۆمەڵی یاریزانم یاریزان نییە بەڵام لەوانەیە گەر باسی هێڵی ناوەڕاستکەی ئۆین هارگرێفزێکی گول چاکترین یاریزانەکان لە هێڵی بەرگریا سۆڵ کامپڵ لەوانەیە دروست نەبێتەوە ئاشتی کۆلێک لەوانەیە دروست نەبێتەوە ئارتێتایەکی سخۆت لەوانەیە دروست پاتریک ڤێرایە دروست نەبێتەوە کورتگاس وانە کەواتە سەیرێکی ئەم هەمووی لێبۆتەوە کەچی هەر هێزی هەیە هەر قورسایی هەیە. باشە بابک ساڵ محەممەد پێناسەی بەهمەن بۆ پرێمەر لیگ وەکو گوڵە دالیا وایە تا گوڵی دەبکەیتەوە جوانتر و گەشاوەترە بێت. ئەمە نمونەی بە چەندین ڕاهێنەری گەورە هێنایەوە لە ماوەی ڕابردووە. پێ دوایە ڕۆشتنی ئەم ڕاهێنەرانە لە پرێمەر لیگ شەعنی پرێمەر لیگی کەم کردەوە یاخود ئێستا کۆمەڵێک ڕاهێنەر لەو خولیان کە هێندەی زیاتر یعنی تاموچێژی زیاتریان بە خولەکە داوە. بەڵێ پێشەکی بە ناوی خوا سلااو و ڕێزم بۆ تاو یاوکاران مەسپاس بۆ تۆش و بۆ کاکە بەمەن غەریبیش بەمەن پیرباڵ نازانم شەرحێکی زۆر جوانی کرد تەحلیلێکی جوانی کرد من ئەو معلوماتەم نەزانیم لەسەر گوڵە داڵیا لەبەی حیفلەوەی کە من قەدری گوڵە زانم من حەزم نە لە باخە نە لە گوڵە تۆ لی نازانیم باخەوانی نێمە هەموو شتێکی باش منیش دەستخۆشیم کرد. ئەو ڕاهێنەرانەی کە با من باسی کرد ڕاستەکە ئێمە سەرەتا عاشق بوونمان لە پریمەر لیگ بەردەوام ئێمەوەی گوێمان لی بووە ڤینگەریشێک بۆ لەناوە گەورەکانی کە ئەگەر بە بۆنەی ڤینگەرەوانێ پریمەر لیگ لامان زۆر مهم بووە ینی فێرگسۆن و چەندین ڕانەری تر کە ئەو کاتە بینیتز لەبەردەم تەحەدایەکی گەورەیە چووە پریمەر لیگ یانی ئەو کاتی جواب بوو مۆرینۆ
کە چامپیۆنز لیگ جێنا ئەنجە چووە پریمەر لیگ یعنی بەردەوام پریمەر لیگ خولی چێبڕچێ گەورەکان بۆ خولی ڕکابەریە بەهێزەکە بۆ وەرە ئۆنای ئێمری هەر عینن شت یعنی زۆربەی ڕاهێنەرەکان یۆرگن کلۆپ پاش دەستکەوتی دۆرتمۆندی یعنی هەموو ئەو ڕاهێنەرانی کۆنتی یعنی ناویان بێنین زۆرن بەڵێ بە تاکید ئەو تحلیلەی بە من زۆر جوان بوو و زۆر واقعی بوو لەوەی کە ئێمە هەر لە سەرەتاوە بە گەورەکان فێربووین چێژ لە پریمەر لیگ بینین و دواتریش بگەڕێتەوە سەر یاریزانەکان بەڵام بە دیوێکی تریش ئەو دیوە واقعی بوو سەرەتا ئێمە لە ڕاهێنەرەکانەوە عاشقی پریمەر لیگ بووین بەڵام ئێستا بڵێن ئەوەی کە باڵادەستە لە پریمەر لیگا بە هەمان شێوە جارێکی ترە ڕاهێنەرەکانن بەڵام ئێستا یاریزانە ناوازەکانیش لە پریمەر لیگا بوونیان هەیە و یەکی زافە بۆی بەردەوامی لەسەر قسەکانمان مثلا ویستم بەراوردیکەین بە خولەکانی تر بەڵام ئێستا تۆ ئەو هەلەدامێ سەیریکەین با بەراوردکەین بە خولەکانی تر بۆ نمونە جنابت ماشەڵات لێ بێ خەرمانە بەرەکەت بێت لە خولی ئیتالیا شارەزایەکی زۆرە سەیری ئەو ڕاهێنەرە و ئەو ئەستێرانی کە لە ئیتالیا ڕۆشتون بزانە چەنە کاریگەری لەسەر سیریایی هەبووە بسەیری ئەڵمانیا بکەین بە هەمان شێوسەی بۆندسلیگای سەردەمی کیڤن کورانی و سەیری لۆتەر ماتیۆس و سەیری دۆرتمۆنەکەی سەردەمی یان کۆلەر و جەماعەت کە بزانێت چی لێ بەسەر هاتووە سەیری ڕیال خولی ئیسپانی کەین ئەو ئەستێرانی لە سەیری ئەو کوالیتی و ئەو قورسایی جارانی نەماوەکە بۆ منە ئیسپانیۆ لەگەڵ بە تەنیا ڕاول تامۆدۆ بۆ خۆی هێزێکی گەورە بوو ئیدریس کامینی کە گۆڵجی ئیسپانیۆل بە حەزمانەکە سەیری موهای یعقوبیەکە بوو لەوە ساسۆنا حەزەکە سەیریکی کە ئەوانی لێ ڕۆشت و سەیری قورسایی نەماوە بەس لە شتێک یاریزان لە پرێمەر لیگ لە ڕاهێنەر لە پرێمەر لیگ ڕۆشتە بەڵام پرێمەر لیگ قورسایی لەدەست نەیەوە بە دیوێکی تریش بامان یعنی ئێستا بۆ نمونە زۆربەی یاریزانەکان یا زۆربەی ئەو کەسانی کە پێگەنەها وەکو شتێکی سەرەتایی خەونی هەموو یاریزانێک کە پێگا خەونی دوو شتێ یەکیان بردنەوەی نازناوی مۆندیال ئەوی تریشیان یاریکردن بۆ ڕیال مەدرید یعنی ئەمە شتێکی باوە بەڵام ئێستا شتەکە چی لاتوە یاریکردن لە پریمەر لیگ سەروەریەکی زۆر گەورەیە ڕاهێنەرێک کە لە تواناکانی ڕابینن کە لە ئاستی ڕابینن یا کە لیاتووی لێبینن یەکسەر بۆیانەیەکی پریمەر لیگەی دۆزنەوەنێ یەکسەر بۆیانەیەکی پریمەر لیگەی بەستنەوەنێ خولەکە بەم جۆرەیە ئەگەر ئێمە کێربی خولەکان وەربگرین بەڕاستی پریمەر لیگ لە چاو خولەکانی دیکە من پێم وایە بە دوو ئاس لە پێشتریان یان ئەگەر بۆ نمونە خولی ئیتالی یا خولی ئیسپانی پلەی سێم بن پلەی چوارەم بن بڵێن پلەی ئیلا پلەی دووەمیان نییە پریمەر لیگ یەکەم و دووەمە ئەنجە خولەکانی تریە زۆر جوانە ڕاست زۆر باشە دەستان خۆش ئەوە هەر حەزمان کرد زێت ئەحماقین وەڵی ئەحماقەتان زۆر جوان بوو ڕوونکردنەوەیەکی زۆر جوان پێناسێکی زۆر جوان بۆ پرێمەر لیگ بەڵام من ئێستا نازانم بەسەر گوڵەداریە لە پرێمەر لیگ جوان بێگومان هەروایە ڕە باشە با ڕاستە خۆ بێمە سەر بەمە بێمە سەر ئەم وەرزەی پرێمەر لیگ ئەم وەرزە ئارسناڵ زۆر باشی هێنای بۆی فرێی بەشێک لایەنەکان بکەوین قسەی لەسەر بکەین زۆر باشی هێنای بەڵام لە دوای مۆندیالەوە عادەتەن یعنی مۆندیال کەشی مۆندیال بەڕاستی لایەنی سلبی و ئیجابی بۆ تیپەکان هەیە بە تایبەتی لایەنە سلبەکەی ئەو پێکانەیە کە ڕوبەڕووی بەشێکی زۆر لە تیپەکانە بێتەوە یعنی ئارسناڵ لەوەتەی بۆ نمونە هەرچەندە پێکانی مۆندیالەوە بەڵام لەوەتی سالیبای لەدەستداوە هێڵی بەگرێکەکەی زۆر خراپ بوو ینی لە کەمترین فەرسای گۆڵی دەستۆمارکرێت ئەمەوە پێم بڵێ بە کورتی دۆخی ئارسناڵ لە سەرەتاوە زۆر باش بوو ئایا ئارسناڵ نەفەس درێژ نییە یعنی نەفەسی درێژ نییە یاخود یاریزانی جێگرەوەی باشی پێنیە چیە هۆکار بۆ یعنی سێ یاری یەکسانە بێ ئەوە لە ماوەی چوار یاریە چەندین خاڵی گرنگی لەدەستداوە یعنی بۆ نەگەم سیاریی ببردایەتەوە لیڤەرپۆڵ وێستام ساوسامتۆن ڕەنگە شتێکی تر بووە من کاگۆران ئێمە یەکەم جار کە باسی تیپەکەین ئەبێت کۆی گشتی تیپەکە سیرکەین جارێک واز ناوەکەی بێنین بۆ نمونە ئێستا تۆتنهام ناوێکی گەورەی بەڵام سەیرێکی بزانین ناوەخنەکەی تۆتنهام چی لە بەسراتەوە هەم لە ئیدارەوە سەیرێکی لە ڕاهێنەرەوە سەیرێکی لە یاریزانەوە ناکرێت من بە سەردەمی ئارسن ڤینگەر سەیری ئێستای ئارسناڵکەم ئارسناڵ ناوەکەی ماوە بەس ئایا ناواخن و کەرەستەکان چییە باش کاگۆران کاتێککە یۆرگن کلوب هاو بە ڕاهێنەری یانی لیڤەرپۆڵ چی کرد یەکسەر هاو پرێمەر لیگی بە دەستبێنێ هەنگاو بەهنگاو گەیشتن بە چامپیۆنز لیگ ئاسان بێت ئەمە گرنگە ساڵی داهاتوو ململانی پرێمەر لیگ کات بەدەستێنە ساڵی داهاتوو بۆ نمونە چامپیۆنز لیگی بەدەستێنە بۆی لە یەکەم ساڵە ئەم داوە ئێستاش ئارسناڵ ئەبێت سەیریکین ئارسناڵ بە سەرتاییکی زۆر باشدەستی پێکرد بەڵام ئایا کەرەسەکانی ئارسناڵ کەرەسەی ئەوەیە بێت لە دوو پاڵەوانێتیە بەشداری کات کاکە تۆ زانی بە بۆچوونی من بەڵام دووسێ پاڵەوانێتی کردە قوربانی پرێمەر ێ باشە قەی ناکە بەڵام هێشتا ماوێتی کاک گۆران تۆ بێت خۆت بناسیت ئەنجاسەی بەرامبەرکەی ئەگەر بۆ نمونە
ئێستا با نمونەیەک ببێنمەوە تۆ زانی ئەم مانگی ڕەمەزانە من 2 شیلۆمکەم کردووە مزیام کردووە ئای ڕەحمەتی خوا لێ وانە قسەکە لەسەر ئەوەیە ئەو قەیرانەی کە تووشی ئارسناڵە بێت باشتر پێوێرێ وەک لەو قەیرانەی بۆ من مانچستەر یونایتدە ئەو هێزەی لای ئارسناڵە یان ئەو شکست ئەو هەستانەوەی لای مانچستەر یونایتد پێویستی بە مانگیەکە پێویستی بە وەرزەکە لەوانەیە لای ئارسناڵ پێویستی بە 2 وەرز بێت ناکرێت ئێستا بڵێن وڵا کاکە ئارتێتاژە بێ قسەی سەگەن وەری 2-3 وەرزە ڕاهێنەرە کاکەجان کەشی ئارسناڵ جیاوازە لە کەشی مانچستەر یونایتد سەی مانچستەر یونایتد کە دوای ڕۆشتنی سولشایر و دوای ڕۆشتنی کریستیانو رۆنالدۆ زوو هاتوتە ناو ململانەکە سەی نیوکاسل کە کاکە هەر بەهێنانی سعودیەکان سەی کە نیوکاسل ئەو گۆڕانکاریە گەورەی کەواتە کا گۆران تیپی بەهێز کێیە ئەو تیپەیە کە یەدەگەکەی یەدەگی بەهێزی هەبێ زانیی ڕاستەخۆ پێم بڵێ هۆکاری داوازینی ئاسی ئارسناڵ چی بوو نەبوونی یەدەگی باش زۆر باش نەبوونی تیپی کامڵ نەبوونی تیپی تۆکمە بەڵام گەیشتن بە چامپیۆنز لیگ بۆ چامپیۆنز لیگ بەم شێوە ئاسانیە بۆ ئارتێتا بۆ ئارسناڵ پێم وایە دەستکەوتێت زۆر باشە محەممەد لە کۆمنتێکەوە دەست پێەکەم باز لەواکە دیارە بینەری بەرنامەی شیکاری وەرشیە ڕۆژانە برادێک کاڵێ کاک محەممەد پێشبینەکانی دروستە بە تایبەت باسی لەوە کردووە کە ئارسناڵ ساڵ نابێتە پاڵەوانی پرێمەر لیگ یعنی هەر بە ڕاست محەممەد ئارسناڵ توانای برنەوەی پرێمەر لیگی نییە وەرزە یاخود هۆکارەکانی چین کە تۆ پێ وایە ئەمساڵ ئارسناڵ ناتوانێت پرێمەر لیگ بەرێ ئەرچەندە کەشەکە قورس بوو خۆ دەزانی 2 یاری دواخراوی هەیە مانستی جیاوازەکە تەنها 2 خاڵە بەڵام هیچ شتێکی دەتەوە پێیان مەحاڵ نییە بەهمان ڕوونکردنەوەی یایتێ من ناچمەوە سەرەوە خاڵە ئەوەی خاڵی سەرەکی ئەوەیە کە بەهمەن وتی ئەمە خاڵی سەرەکیە و بەوربوونەوە لە پێگاتەکان بەڵام من گۆران گیانەبێ بشم بووری کە خۆ هەندەری ئارسناڵی و بۆ هەندەرانی ئارسناڵیش لەبەرەوەی من 2 بەرنامەشم بۆ هەندەرانی ئارسناڵ کردوانی هەمان بۆ چوونم لە سەرەتای وەرزە بۆ و ئێستا ژار عینن بۆ چوونمێ بەڵام بە دیوێکی تر من ڕاستکردنەوەی یەکەم بەڵام دواتریش باسێک لە ئارسیناڵەکەم باش یەکەمیان ئەبێ ئەرسیناڵ شانازی بکە هاندەرانی ئەرسناڵ شانازی بە تیپەکەیانەوە بکەن کە وەرزی ئەمساڵ لە دەستپێکی وەرز ئامانجی سەرەکی ئەرسیناڵ پێکرا کە گەیشتن بۆ چامپیۆنز لیگ لەبەرەوەی بە تۆش و بە سەرۆکی ئەرسناڵیش و بە ئارتێتاش و بە خودی یاریزانەکانی ئەرسناڵیشەوە لە پێشەوە یەکەم هەفتەی پریمەر لیگ بەڕێ بکە هیچ کەس هیوایەکی بۆ نەبووە کە ئەرسناڵ لازمای پریمەر لیگ بەدەست بێنێ لەبەرەوەی کە دەست پێکرا جیاواز بوو کە دەست پێکرا چێلسی بەهێز بوو لیڤەرپوڵ بەهێز بوو مانچستەر یونایتد باز لە گۆڕانکاریەکرا نیوکاسل خراپ بوو تۆتنهام بەهێز بوو هیوا لەسەر نیوکاسڵە بوو لەم مامەعەیە ئامانجی ئەرسیناڵ تەنها گەیشتن بۆ بە چامپیۆنز لیگ لەبەرەوە من وەکو خۆم ئەڵێم ئافرین ئارتێتا ئافرین ئارسناڵ وەرزێکی نایابتان بەڕێ کرد دەستان خۆش کە گەیشتنە چامپیۆنز لیگ ئامانجی سەرەکیتان پێکا بە دیوێکی تر بۆ ڕکابەری من پێم وایە ئەرسیناڵ چۆن باسی ئاستەکانم کرد ئەرسیناڵ ئاستی دووەم سێمیانەکانی ئینگلتەرا ئەگەر باز بێ لە ڕکابەری بردنەوەی نازناوی پریمەر لیگ ئێمە بە هەتا گواردیۆلا ڕایەنەر بێ باسی مانچستەر سیتی و لیڤەرپوڵ و مانچستەر یونایتد وەکو ڕکابەری یەکەمی بردنەوەی نازناوی پریمەر لیگەکەین بە دوایە چێلسی بە دوایە ئەرسیناڵ چونکە باسم لە ئەرسیناڵی ڤینگەر نییە ئەرسیناڵی ڤینگەر زۆر جیاواز بوو بەڵام ئەگەر حسێب بکەیت لە ڤینگەریشەوە لە 2004 ئەرسیناڵ دابڕاوە لە پریمەر لیگ کەواتە ئەم تیپە جیاوازە لە تیپەکانی تر ئێوە ڕەنگە باز لەوە بکەن کە وەکو مێژووی پریمەر لیگ لیڤەرپوڵ کڵۆب دوای 3 ساڵ کارکردن ئەنجەیەکەم نازناوی لە مێژووی پریمەر لیگا بۆ لیڤەرپوڵ بردەوە بەڵام ئەوەی لیڤەرپوڵ ئاستەنجی بوو دروست بوو ئەوەی لیڤەرپوڵ عقدەیە بوو دروست بوو عقدەیە بوو دروست بوو ئەمە یعنی دووبارە بوونەوەی زۆر کەمە بەڵام نه هی ئەرسیناڵ عقدە نییە ئەرسیناڵ جیاوازە ئارسناڵ لە لالیگا بووە لە سیریا ئەی بووە لە بۆندسلیگا بووە 2 جار بوو پاڵەوانی خولەکە من ئەڵێم ئەگەر یەکێ بێ بەردەوام چێژ لە تۆپی پێ بینێ مەفروزە لەسەری ئیجبارە لەسەری ئەو تیپەی کە بە خۆڕسکی یاری هێرشبەری و یاری جوان و یاری پێرفێکتێ بۆ کە ئەرسیناڵە پەیوەندی بە ڕایەنەرەوە نییە پەیوەندی بە ڕایەنەرەوە نییە ئەرسیناڵ لای من یەکێکە لە جیاوازترین یانەکانی تۆپی پێ کە بەردەوام ئەگەر بۆ چێژبینینی تۆپی پێ سیریەکەی هەز ناوێکی پێ بێ ئەرسیناڵ زۆرترین چێژەیەاتێ ئیلاقی بە گواردیۆلا و بە فلانکەس و فلانکەس و فلانکەسەوە نییە ئێمری ژیاری بە چێژ بوو یعنی ڤینگەری ژیاری بە چێژ بۆی کێمە بینیمانە ئارتیتا ژیاری بە چێژە ئەمە بابەتێکی ترە بەڵام ئەگەر باز لە پاڵاوان بوونی پریمەر لیگەکەی من ئەڵێم وەرزی داهاتوو سێریکە یعنی لێستا شۆم قسەیەکە وەرزی داهاتوو ئەرسیناڵ بگاتەوە چامپیۆنز لیگ وەکو وایە نازناوی پریمەر لیگی بردبێ یعنی بۆ محەممەد بۆ ساڵی داهاتوو لەگەڵەوەیان نیم یعنی محەممەد بۆ ینی
قەناعەت وایە کە ئارسناڵ وەرزی داهاتوو یعنی ئەم قسەی تواگەنی ئارسناڵ وەرزی داهاتوو خراپترە بێ وەزعی لەبەر یەک هۆکار بۆ لەبەرەوەی کارگێڕی ئەرسناڵ چەند ساڵە قەدری ئەو هەندەرە دڵسۆزانی ئەرسیناڵیان لا نییە 3 گۆڵیان لێکرا بوو لەگەڵ مانچستەر سیتی یا شەوی ڕابردووتر هەتا ئەخیر خولەک هانی تیپەکەیان ناتەشجیعی تیپەکەیان کرد یەکێکن لە جوانترین هەندەرەکان هەندەرانی ئەرسناڵ لەبەرەوە کارگێڕی ئێستا ئەرسیناڵ بەڕێوە یاریگاکە بەجێ بەم دواتکە گۆڵی براوەکەنم گەڕێنەوە بۆ یاریگا مەبەستم ئیتر ئەوان شتێکی ترە ئەوە بەشێکی تیا تۆ ئەوەی ئەگەر باسی ڕیال مەدرید دەکەی کابراڵێ من کچەکەم نەخۆشە کچەکەم نەخۆشە پێی ناخۆشە ڕیال مەدرید بدۆڕێ لەبەرەوە پێشەوەی تووشی ئەم خەمۆچێ بێ کە ڕیال مەدرید دۆڕاوە پێویستەکە یاریگاکە بەجێ بێڵم ئەوەیان شتێکی ترە با من مەی بەرەو بۆ قەزێ کابرا بیانوی پێ کچەکەی نەخۆشە ئەمە شتێکی ترە بەڵام هەندەرانی ئەرسناڵ بەهمەن نەکات ئەو بۆ ڕیال دروست نییە بەمن بۆ بەشێک زۆر لە تیپەکان دروست دەکات بامنۆکوین بڵم من وەکو تەنزەیڵێم ئەژینا کاک محەممەد یاری سامپەدۆریا و ئینتەر میلانە ساڵی بدایەتی وەزم کۆتایی نەوەکانیان بدایەت سای 2000 کە سێ بەیەک دوو بە هیچ ئینتەر میلان لە دووە بێ دوایەوە ئەدریانۆ و ڕیکۆبە و ئەوە گۆڵەکەکەن 3 بە 2 باتەوە هەندەر هەمووی ڕۆشتووە هەندەر ئینتەر میلان جۆسیف میارزان زۆر باشە نانا من حەزەکەم نانە تەواو وتم قسەم نەما یعنی یەکسەر کە وت تەواو یعنی زۆر قسەم نەما لەسەرەوە بەڵام وەکوتر گۆرانجار وەکوتم هەندەرانی ئەرسناڵ باوەڕ بکە شانی زۆر شتی زیاترن شانی زۆر شتی ناوەزن بەڵام کارگێری ئەرسناڵ یعنی بەڕێوەبردننی یانە ئێستا دانیال لیڤی چەند گرێبەستەکە بۆ تۆتنام خۆکێشی نییە بزنسەکەی لە ژێرەوە بەردەوامە ئەرسیناڵیش عینن شتە ئەوان بزنسەکەن کاکە کاری یەکەمیان بزنسە لە تۆپی پێ دەستکەوتنی داهاتە لە پریمەر لیگا تۆ بەردەوام داهاتە دەستەکەوێت لەبەرەوە ئەوان بەم جۆرە بەردەوام من هیچ کێشەیەکیان نییە هەندەر بێتاقەتە بێتاقەت نییە کەیفی خۆیەتی ئەینا ئەم تیپەی ئەرسیناڵ ئەم تیپەی ئارتیتا ئەگەر ئەرسیناڵ مەبەستی بێ ساڵی داهاتوو بە 5 گرێبەست تۆ ڕکابەری نازناوی پریمەر لیگەکەی بەس دڵنیا بە لەوەی 2 گرێبەستی سوپەریش ناکە لەبەرەوە منەڵێم ئەرسیناڵ ساڵی داهاتوو سەر پێێتەوە بۆ چامپیۆنز لیگ وایە نازناوی پریمەر لیگی بردی من حەمەکە لە بەرنامەیە بین خۆش نییە هەر بۆ یەکتی بسەینەوە وەڵام پێم خۆشە ئەو گفتوگۆی خۆشە بەهمەن ئەمێ هاوڕای یەکشتی کاک محەممەد نیم قسەکانی کە باس هاوڕای نیت هاوڕای نیم لەوەی کە ئەڵێ ئارسناڵ هەروە بوو ئەمە ئارسناڵ پەیوەندی بە کێو شێوە نیە من پێم وایە بەشێک لە جوانی ئارسناڵ پەیوەندی بە ئارتێتاوە هەیە و ئارتێتا و کەس نابێت لەوەی ئارسن فینگەری شاری زۆر جوانەیە کە چێژ بەخش ئارسینە سەردەمی ئارس ئەبێ سری کاکورە ئەبێ ئارسینال قۆناغ بە قۆناغ کرێ تی بەبێ قۆناغ بە قۆناغ کرێ کاتێککە تۆ باسی بەرشەلۆناکەی بۆ نمونە ئەبێ باسی پێش میسی و دوای میسی و کاتی میسی بکەیت ئەگەر وانەکەی تۆ زاڵمیت تۆ نابێ قسەرسە تۆ پێ بکەیت ئەگەر باسی ئارسنال بکەین ئەبێ باسی سەردەمی پێش ڤینکە بکەین سەردەمی ڤینکە بکەین دوای ڤینکەش بکەین بامان با یەک بڕینە پێەکەم بمبورە بەڵام یەک واقع نەبردنەوە لە ساوسامتۆن و لە دەستدانی دویش بەرامبەر بە وێستام هۆکارەکەی ئارتیتایە لەبەرەوە بابزانی ئارتیتا ئەتوانم بڵێم 150 بۆ 60 توانای خۆی بۆرسان ئارتیتا بەشی خۆی گرێبەستی بۆ کراوە وەرزی ڕابردوو 135 میلیۆن بۆ ئارتیتا سەرف کراوە بەس وەرزی ڕابردوو لە دواسادی چامپیۆنز لیگی لە دەستداوە ئەمساڵ گۆڕاوە بەسەڵەن گواردیۆلا گواردنا ئارتێتاش سەرفی کردو بەس قسەکەی من لەسەر چییە کاک محەممەد من وەکو جەنابوتە ئارتێتا بەشێکە لەو شکستەی کە بە تامی شکستێن لە سیایی ڕابردووە بەس قسەکەی من لەسەرەوەیە ئەمە ئارسناڵی ئێستا کە ڕەونەقێکیە وە کەسایەتیشیە وەستایلیشیە ناسنامەی هەیە لە یاریگایە بەشێکی ئارتێتایە بۆچی ئارتێتا لەبەرەوەی ئارتێتا سوودی وەرگرت لەو ئەزمونەی کە لەگەڵ گواردیۆلایە بوو و ئێستا بۆ نمونە سەیری ئانچیلۆتیکەن کاک محەممەد تۆ پێتوانی ئانچیلۆتی بێوێ کوڕەکەی ئامادەکا بۆی بێبێچێک لە ڕاهێنەرە گەورەکان سوود لە ئەزموونی باوکی وەرناگرێ بێگومان ئارتێتاش سوودی لە گواردیۆلا وەرگرت سوودی لە کارەکانی گواردیۆلا وەرگرتووە ئێستا ئەوەی کە لای ئارسناڵە بەشێکی ئەو وانانەیە کە ئارتێتا لە گواردیۆلا وەرگرتووە بەڵام لە یارەکەی وێستامە هەڵی زەقی هەبوو کاکە گواردیۆلا هەڵی نییە کاکە گواردیۆلا هەڵی نییە کاکە ئانچیلۆتی هەڵی نییە کاکە بەڵام وڵی کاک بەهمە ناکرێ بازارکردنی ئارتێتا و گواردیۆلا بکەی کاک محەممەد هەڵە لە کاسی عالەما کراوە بەرازیل و کرواتیا هەموو هێزی بەرازیل لای ڤینیسیۆس جۆنیۆرەوە تۆی دقیقە 60 دایانی شێنیت
ئیسراحەتی بە کرواتیا باڵی چەپی ڕاستی تۆ وەکو ئەگەر وەکو هەندێکی ئەرسناڵ باوەکو پێشکەشکاری وەرە نەگرم تۆ گەر وەکو هەندێکی ئەرسیناڵ وەرەگرم بۆ نمونە ئەگەر تۆ تیپەکە و گۆڕانکاری بکە یا تیپەکە و گۆڕانی تیاڕووبا ڕایەنەرێک 4 ساڵ ڕایەنەرە بێ بۆچی ڕایەنەرتە بۆ نازناو نییە بەرەوەڵا ئەی ئەم نازناوە چیە نابێ یەکێ لە پاڵەوانێتی ئەوروپیەکان یاخود نازناوی پریمەر لیگ بێ بێگومە جاوەڵام من ئەگەر 4 ساڵ تۆ ئەگەر 4 ساڵ ڕایەنەر بی ینی جامێکەتی گڵتە ڕاشبەری من بە نازناوی نازانم ئیلا یا پرێمەر لیگ یان خولێکی ئەوروپی بەڵام کارەکانی ئارتیتاش من زەربی سفری ناکەم نەخێر بە هیچ شێوەیە من پێم وایە کاک محەممەد تۆ پێ لای تۆ ئەنجام وانە یاری جوان و ئەوە نییە ئارسیناڵ بە تەبیعەت دیاری تۆ پێ ئارسناڵ تۆ پێ ئەخی من باسمان لە ئارتیتا من حەقی ئارتیتام نییە کاک محەممەد خوا ڕێک وەڵام بەرەوە تۆ پێ لای تۆ یاری جوان و ستایلیان ئەنجامە من ئەبێ ئەو قسەیە ئەگەرم ئەنجام ئافرین لای تۆش ئەنجامە پێم ئاوی چاپڵی چاکم بۆ لێ کاکە ئەگەر ئەنجام نەبێت کاکە ئەگەر ئەنجام نەبێت 2 گۆڵ دانانێن ئارتێتا بۆچی زەختی لەسەر یان ئارسناڵ بۆ زەختی لەسەر ئەنجام زۆر باشە یەک با لەسەر ئارسناڵ زۆر قسەمان کرد یەک قسەی کۆتاییم پێ بڵێ محەممەد ئیبراهیم ئەڵێ وەرزی داهاتوو ئارسناڵ بگاتە چامپیۆنز لیگ باشە تۆڵێکی من ئەڵێم ساڵی داهاتوو ملانی بردننی چامپیۆنز لیگ ئەبێ بکات بردنەوەی پرێمەر لیگ بکات پرێمەر لیگ بکات کەواتە ئەوێ ئەم هاوینە گرێبەستی باشە جامبا بێ هەر ئەزانی بۆ تۆ تیپەکە لە ڕێگە سەر ڕێگەی ڕاستە بەم تیپەوەی کە تیپی کامڵ نییە یەکەم پرێمەر لیگی گرتی بوو بە چەند خاڵێک کۆتا قسە بە بۆچوونی من لە نێوان مانچستەر و ئارسناڵ من ئەڵێم ئەو زروفە خراپەی چێلسی لیڤەرپوڵ لە بۆ ئارسناڵ ئەم ساڵیش ناگەیشتەوە چامپیۆنز لیگ ناگەیشتەوە بەڵام بێزەمیریەک نییە محەممەد ئەمە یەک دقە بەڕاستی ناتوانم لەمەیان خۆم بگرم مەزانی بۆڵم بێزەمیریە یعنی ئارسناڵ لە سەرەتای وەرزەوە تا ئێستا باشترین تۆ پێی نەکردووە بەس هەر کردوێتی هەر کردوێتی یعنی ئەوە وەکو ئەنجام نەیکردووە محەممەد وەکو تۆ چێش کردوێتی وەکو ئەنجام نەیکردووە وەکو ئەنجام گۆران ئاخر دەتوو وەکو ئەنجامیش کاکە تۆ گەربی تەوانێت کۆمەڵی وردەکاریە تۆ بۆ نمونە 2 یاری لەگەڵ مانچستەر سیتیا کردووە 7 گۆڵە لێ کراوە ئەی تۆ منافەسەی تیپیەکەی بە 2 یاری 7 گۆڵە لێ کراوە مڕاعاتی 3 دانە گۆڵ محەممەد ئەگەر باڕاو گرماخەت پێم بڵێ وەرە با ڕێک جیاوازی گێڵی یەدەگی مانچستەر بۆ بکەم لەگەڵ ئارسناڵە کاکە تۆ ئەم گواردیۆلایە داوای محەممەد ئیبراهیم کاکسە بۆ یەکڕن داوای کەسێکە بۆ شتێ پێ بڵێ بەس ملیارەکەی سەرفی کردووە کاکە خۆم ساڵ ملیارێکی سەرف نەکردووە گواردیۆلا ئەم ساڵی سوادەی کردووە لە بریەوەی پارە سەرف ئەخوانیە کاکە هاوڕێک لە کۆمنت ئێستا نووسیوێتی وزێتی کاکە باسی گواردیۆلا چیەکەن گواردیۆلا ملیارێکی سەرف کردووە گواردیۆلا ملیارە بە 400 میلیۆنەکەی 400 میلیارەکەی بەقاکای 400 میلیارەکە کاکە بڕوان ئاگەم زەلام بامان بڕوان ئاگەم زەلامە بێ لەسرم زەوێ بەقەی من دژی گواردیۆلا بێ یعنی بە سەراحە دەماڵم بەسەم ساڵی سوادەی کردووە یعنی بۆ لە کاتی شتی ستایشا بێش ئەم کابرا ستایش کرێ کە هەڵەشی کرد ئێستا ئەم ساڵ ئارتێتا وەزام زیاتری بۆ خەرجکراوە لە گواردیۆلاوانی ئارتێتا وەرزی ڕابردوش 135 میلیۆنی سەرف کردووە کاکە زۆر باش ئارتێتا وەرزە جا گۆرانجان یعنی ویستم ئەوە بەوە تەواوکەم یعنی تۆ شتێکی زۆر جوانە و دوتە ئەرسیناڵ یاری باش و ئاستی بەرزی پێشەژووە بەڵام ئەها باسی کردوتە یەدەجێم لەم باشترە دەمن پێ دەڵێم پێگاتەی چێلسیش و پێگاتەی لیڤەرپوڵیش لە ئارسیناڵ باشترن مانچستەر یونایتدیش لە ئارسیناڵ باشترە ئەوە جوودی یاریزانەکان و کارەکانی ئارتیتایە وایان کرد کە ئارسیناڵ وابێ زیاد لە توانای خۆیان پێشکەش کرد لە وەرزی ئەم ساڵە بەڵام سروفەکە بەو جۆرەیە لە پریمەر لیگە ڕکابەریکی زۆر سەختە ڕکابەری تۆ بڕۆ سی شەوتی یەکەمی تۆتنام و مانچستەر یونایتد گاڵی پێنج جەم یاریە کۆتاییە لە سوودی مانچستەر یونایتد دەبڕۆی گێمی دووەم سیر کاڵی گوناه بووی تۆتنام نەیبردەوە ڕکابەری پریمەر لیگ زۆر جیاوازە وەرزی داهاتوو بە تەمامە بە چێلسی ئەم چێلسێ بێ لیڤەرپوڵ زۆر بە خراپی ئەگەڕێتەوانێ ئەنجە تۆتنام و نیوکاسل بەرەو گەورەبوو نەڕوا کاکە بەرەو نیوکاسل زۆر پێشتر لەوەی کە خۆی ئامانجی بوو گەیشت بە ئامانجەکەی کە گەیشتن بوو بە چامپیۆنز لیگ یعنی شتەکان زۆر سەختە بێ بۆ وەرزی داهاتوو بۆیە منە ماڵم بەڵام ئەگەر کارگەڕی تیپەکە 5 گرێبەستی ناوازە بۆ ئارتیتا بکەم من لەو قەناتە ئەمەرسان ڕکابەری پریمەر بەس ئەگەر گۆران ئێستا پرسیارەکەی وا بووایە بۆ منە لیڤەرپوڵ وەرزی داهاتوو چیەکات یەکسەرمان ئارسنال خۆی بێ باش زۆر باشە ئەوە نزیکەی سی خولەکە لەسەر ئارسنال قسەکەین سوپاسانەکەم سماوی سی خولەکدان بە ئارسنال بەخشی وابزانم بە حیاتی سی خولەکمان بە ئارسنال بەخشیوە باز محەممەد دوو بەرنامەی کردم ساڵە سەراسان بێگومان جیاواز زۆر باشە ئێساش چانس هەیە تقریبەن چونکە بەڕاستی کاک بەهمەن یاری ڕیال قورسە بۆ مانچستەر سیتی
یعنی لە دووڕیانێکە ڕاستە پێکاتێکی زۆ گەوری پێ بەڵام بێنە بەرچای خۆت ئەگەر بۆ منە لە یاری چوونە ڕیال مەدرید شکست بە مانچستەر بێنێ یعنی ئەو یاریانەی کە یاری گەڕانون و نزیکن لە یاریەکانی پرێمەر لیگە و ئیلا بێ گواردیۆلا ئیسراحەت بچەند یاریزانێکی با کەواتە ڕەنگە کەشی پرێمەر لیگیش بەچوارێ بگۆڕێ بەڵام تا ئەمە من خۆم خەنەکە هەندێکی ئارسناڵم قەنەعەتم وایە مانچستەر نازناوەکە بە بێمە سەر ینی مانچستەر بە کورتی ئەو دویاریکەوی باتەوە چەند خاڵ پێشەکە ئەو دویاری چوار خاڵ پێشەکە ئارسنال مانچستەر لە یەکەم یاریە بەرامبەر ڕیال مەدرید تا ڕادەیەک بەرچاو ڕۆشت نەبێت لەوەی کە سەرەکی ئەسەر ناکە تا ڕادێکوانێ لەبەر تو دیاری خۆ بێتەوە بە چوار خاڵ پێش زۆر باشە ڕاستەخۆ لە قسەی برادێکەوە دەست پێکەم ئێستا کە هات نەگە برادێکی بەڕێزی سوات تەکسیە بووم هاتم باسی لەوە کرد ڕاستەخۆ بۆ دەست پێکەم مەچەندی بەسمە بە کەشی چامپیۆنز لیگ و تیکا گۆران بۆ مانچستەر سیتی هاوشێوەی ئاستی پرێمەر لیگ لە چامپیۆنز لیگ گەری ناکە ئەمە ڕاستە یانی چۆن هاوشێوەی ئەو مانچستەر دەست بەدای شێوازەکەی خۆی نابێت ئەو نانە ئەو ئاستە بەرزی کە لە پرێمەر لیگ پێشکەشێکە ئەمە قسەی بوو بۆ ئاستە بەرزەوە لە چامپیۆنز لیگ دەرناکەوێت گۆران من بە تەسەوری من ڕوبەڕووبوونەوەی لە کەشی جیاوازە مەسەلەن بۆ منە تۆ ئاسانتر بە مانچستەر یونایتد دەگەی ئاسانتر بە نیوکاسل دەگەی ئاسانتر بە ئارسنال بەڵام سەیرێکی لە پڕەکاتی پێکە بۆ زینۆ بێتەوە لە هۆڵندا و ئایاکس نازانین چۆن مامەڵێ لەگەڵاکی لەگەڵ ڕیال مەدرید یاریەکەی ئێستا بۆ منە تۆ ڕیال مەدرید میلیتاو یاری ناکات ئەو مۆدی جەمڕۆ تووشی پێکان بوو مندی و مندی و ئالابا بەڵام مندی خاڵی لاوازی ڕیال مەدرید بوو یعنی هەندێک ڕیال مەدرید خۆیان بۆ خۆش نەکرد مندی گەڕاو چونکە مندی خراپ بوو ئەمساڵ من پێم وایە لە بوونی مندی ژاڕەنگە کامافینگاری پێ بکات بەڵێ بۆیە لە مەرکەزەیە کەشی چامپیۆنز لیگ و بیرکردنەوە و ڕۆحیەتی یاریزانان ئەمە گۆڕانکاری بەسەر ئاهێنێ بەڵام من ئەڵێم ئەو دەستبەرداربوونەی گواردیۆلا یان گەشتنی گواردیۆلا بۆ قەناعەتەی کە پێویستە یاریزانێک یان کەسێکی بێ بۆی بێ بە متەرجمێکی باش بۆی بێ بۆی کە هەلەکان بخۆزێتەوە هێنانی هالاند وەزائیدەن ئەو ڕۆڵەی بە جۆنستۆنزی بەخشیوە و ئەو گەڕانەوەی هێزەی بۆ گرێلیش کە گواردیۆلا هات لەسەر داوای خۆی لەسەر چۆن زیدان هاو بە تایبەتی لۆکایۆڤیجی هێنا بەدەستێەوە ئاڵتون بوو بەڵام بوو بە قوڕ پێشەوە هێنا ئاڵتون بوو بە قوڕ بەدەستێەوە ماریانۆ دیاز ئاڵتون بوو بە قوڕ بەدەستێەوە ئەو یاریزانەی کە هێنای گریلیش بۆ یەک مەهامی پێبوو یەک مەرامی پێ بوو پێویستی بە یاریزانێک بوو بە تۆپەوە بڕات نەیبوو سترلینگ نەیەتوانی بەو شێوەیە بیکات فۆدین لە بەرحەلێکا لە بەروی توانایەکی جەستەی زۆر باشی نەبوو هات گریلیش هێنا بەڵام گریلیش لە سەرتاوە باش نەبوو بەڵام بەردەوام کارکردنی گواردیۆلا بۆ ئەوەی بۆ ئامانجە بگات کە چاوی لە یاریزانەکە لەگەڵ تا ئەڕوا بزانن لە کوان نەیتوانی بێتە تۆش دەروی پلانەکانی سی کانسیلۆکەن بزان کانسیلۆ هەموو هێزێکی ینی عقلی یاریکردنی کانسیلۆ بەدەست گواردیۆلاوە بوو لە شوێنێکە زانی نەمان کانسیلۆ چۆ دەروی پلانەکانی ئێستا گریژ یەکێکە لەو هێزە زۆرانەی کە هەیەی بۆی ئەمانە ئەبنە مەترسی بۆ سەر تیپەکە بەڵام کاتێکە تۆ ڕوبەڕووی تیپێک شێوازی جیاواز ڕۆحیەتی جیاواز و بیرکردنەوەی جیاواز ئەمانە وات لێکات ئەرکەکەت بگۆڕێ مامەڵەکەت بگۆڕێ بەڵام گواردیۆلا سوودی لەو هەڵانی ڕابردووە وەرگرتووە بە تایبەتی کە لە ئیرتیکازایی کرد پێم وایە هەڵەکانی ڕابردوو کە بۆ هۆی شکستی مانچستەر سیتی بە تایبەتی هێڵی ناوەڕاستی و ئیرتیکازە بەرامبەر ڕیال مەدرید چونکە هێزی گەوری ڕیال مەدرید لە هێڵی ناوەڕاستە لێری ناوەڕاستە بوو ئێستا تا ڕێدەک هاتووتە لای ڤینیسیۆس جۆنیۆر باڵەکان کەواتە بە شێوەیەکی گشتی پێت بڵێم گواردیۆلا یان مانچستەر سیتی ئەمساڵ پێم وایە جیاواز دەرەکەوێت ساڵەکانی ڕابردوو بە تایبەتی بەو دوو هۆکارهێنانی هالاند و دەستبەرداربوونی و شێواز یاریکردنی کە تەواو هەنێ پۆینتە بێت و دەستکاری ئیشەکەی خۆتکی دەستکاری شێواز یاریکردن زۆر باشە محەممەد پێکاتەی یانەی مانچستەر سیتی کە وەکووت ئاماژەمان پێکرد پێکاتێکی زۆر گەورەیە یعنی ئەتوانێت شەڕ لەسەر دوو نازناوی گەورە بکە کە نازناوی پرێمەر لیگ و چامپیۆنز لیگ یعنی ئەو پێکاتەیە توانای ئەوەی هەیە ڕکابەری ئەم دوو نازناوە گەورەیە بکە وەکو پێگاتە بەڵێ بەڵام من بۆ مانچستەر سیتی بە دیوێکی ترێمە لە مانچستەر سیتیە ڕۆژی سێشەمەش لە شکاری وەرشی لەسەر گواردیۆلا قسەم لەسەرەوە کرد گواردیۆلا ئەم ساڵ ئیبداعێکی نوێی کردووە هاتووە چییەکە هاتووە بە تۆپی پێڵێ بە گیانی تۆپی پێڵێ ئەڵێ ئەو بیرۆکەی کەیەوە هەتان بووە باڵەکانی بەرگری و کاری سەرەکی سەرکەوتنەکانن ئێستا من بیرکردنەوەیکی پێچەوانم هەیە هەر بە یاریزانی دڵە بەرگریەکان باڵەکانی بەرگریش بەڕێوە بم ئێستا وەرە پێگاتی مانچستەر سیتی وەرگرە بە نمونە جۆنستۆنز دیاس ئاکانجی ئاکێ هەر چواریان یاریزانی دڵی بەرگرین وام یاری ئەرسناڵیش ئاکی یعنی دیاس و ئاکانجی یاخود ئاکانجی دیاز و ستۆنز و واڵکەر ینی واڵکەر باڵبوو جیاوازەکە لەم جارەیەوا بوو ئەبەیش بەس چۆن واڵکەریش دڵی بەرگری جێبەجێ کرد باڵ نەبووم یاریە
یعنی هاتووەڵێ چی هاتووەڵێ من بە یاریزانی سیبی ئەرکی ئێڵبی و ئاربی جێبەجێەکەم لە یاریە بە بێەوەی کێشەمە بێ و تا ئێسەش باشم هێناوە بەڵام لە ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدریدا ئێمە وەڵامیان پرسیارە وەرەگرین دەستبەرداربوون لە زنچینکۆ و لە کانسیلۆ دەرخەری ئەو ڕاستیە کە گواردیۆلا ئەمە ئەفکارەکەیەتی ئەوێ بە سیبی هەموو ئەرکەکانی بەرگهێڵی بەرگری جێبەجێ بکە ناوێ بەرگریکاری چەپ و بەرگریکاری ڕاستەوێ نه بە هەموو یاریزانی سیبی ئەرکەکان جێبەجێگا و تانانەت یەکێ لە سیبیەکان ئەرکێکی تری جیازی پێ جێبەجێگا کە یاریزانی ژمارە شەشە لە نێو یاریگادا کە هەنێ جار پلانی مانچستەر سیتی ئەچێتە سەرچی ئەچێتە 3-3-1 کە ئەمە پلانێک بوو کە سەرەتا مارچیلۆ بێڵسا پەیڕەوی کرد یاخود دەتوانین بڵین 3-1-5 یاخۆ توانین بڵین 3-6 یعنی هەموو پلانانە بۆ مانچستەر سیتی توانین بڵین بەڵام لە ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدریدا ئێمەوەمان بۆ دەرەکەوێت ئایا لە ڕوبەڕووبوونەوەی باڵی هێرشبەری بەهێزە نەبوونی یاریزانی باڵەکان چ وەڵامێکێ بێ بۆم یاریە ئایا هەمان پێگاتە یاریەکاتەوە ئایا هەمان دۆغیارەکە وەکو ئەوەی کە پرسیار یەکەم کە کردی لە بەمەلەوەی مانچستەر سیتی بۆ ناتوانێت ئەو ئاسب نیشان باکە لە خولی ئینگلیزیان نیشانەیە تا لە چامپیۆنز لیگا من پێم وایە هەمان ئاستی نیشان ناوە تۆ ئێستا هەمومان نەزانین وەرزی ڕابردوو مانچستەر سیتی بەرامبەر بە ڕیال مەدرید ماڵاوای کرد و ماڵاواییکردنەکە وەکو شانازیەکی زۆر گەورە سەیرەکرێ و وا باسەکرێکە مانچستەر سیتی زۆر خراپەوە دەمن پێم وایە مانچستەر سیتی باشترین یاریکردەوەی لە توانایە بوو پێشکەشی کرد 180 خولەک لە ڕیال مەدرید باشتر بوو 180 خولەک لە ڕیال مەدرید باشتر بوو بەڵام یەکشت لێرە هەیە وردەکاریە بچووکەی کە هەمووان باسیەکەن ڕیال مەدرید زانی چۆن مامەلە لەگەڵ دۆخەکەیە بکە بەڵام مانچستەر سیتی تێکەوت ورتریش بڵین ئەنچیلۆتی سوودی لە گۆڕانکارەکانی گواردیۆلا وەرگرت خۆی گۆڕانکاری مجازە ڕێک ئەمە قسەکەیە فەهم بۆ تۆپی پێ ریال مەدرید زانی یان ئەزانێت چۆن مامەڵە لەگەڵ دۆخا بکات بڕۆن سەیری سی خولەکی کۆتایی کە چۆ چارەک بە چارەک بە تایبەتی لە چارەکی دووەمە کە 15 خولەکە بزانن ڕیال مەدرید چەند دەقە یان هەیەەکە چەند خولەک بوو بەڵای باوەڕ ناکەم لەو 15 خولەکە بە کۆی گشتی 5 خولەک 6 خولەک جاری کرا زۆر باشە مانچستەر سیتی یاریزانانی مانچستەر سیتی فەهمیان بۆ تۆپی بێ و فەهمیان نییە بۆ ڕیال مەدرید ئەیتوانی لە سێ خولەکی کۆتایی ئەو 5 خولەکەی خستە سەری یارەکەی کوشتە بۆیە ڕیال مەدرید بەلای منەوە باشترین یانی زۆر مامەڵە لەگەڵ بەمن کۆمنتێکی جوان هاتووەڵێ متمانەی زۆر لە یاریگا تیب لە ناوە بات متمانەی زۆر لە یاریگا تیب لە ناوە بات بەرگریکردن لە هەندێک کات باشترین بژاردەیە وەک چۆن لە مۆندیال بینیمان گەورەکان شکان و لاوازەکان براوە بوون ینی ئەرجەنتین لاواز بوو باسی متمانە بەخوازدەوە بێنە یعنی ئەڵێ متمانە بەخۆبوونی زۆر ئێمە ئێستا باسیمان کرد ئێستا پێشی دڵی گەورە بێ بەو دیوە وەریگرا ئەگەر لە پێش مۆندیالە جیاوازی پێگاتەکانمان کردە بۆ نمونە ئەرجەنتین وەکو شەشەم پێگاتە حوتەم پێگاتە من ئێستا پێتەڵێم ئەرجەنتین بوو پاڵەوانی جیهان بەڵام بەهێزترین تیپی جیهان نەبوو تەواو بۆ ریال مەدرید پار بوو پاڵەوانی چامپیۆنز لیگ بەڵام باشترین تیپی جیهان نەبوو بەو دیوە ئێستا محەممەد پێشەوەی بینە ستۆدیۆتخوا بەهمەن باسی شتێکمان کردمان گواردیۆلا ڕاستە دەستبەرداری هەندێک فەلسفەی خۆی بووە ئەنجام یعنی یارەکەی ئەتلەتیکۆ گەورەترین نمونەیە ئەو دەخولەکەی کۆتایی ئێستا بەتاوی کەم کاکە بەس لە کووردا گۆر ئەنجام با من پێ جوڵام بۆ بەڵام تۆ وتی گواردیۆلا هێشتا هەندێک لە ناو یاریگایە ئەنجام حەزم کە هەندێک پۆزی هەرماوە تێگەی مەبەستی ئەلەم متمانەیە تو گۆرانجان بەس لە ناو کووردا باز لەوە کرێ گواردیۆلا هەرەبەری سەرۆی و گواردیۆلا ستایشەکرێ و گواردیۆلا واکرێ ئەگە واقع نەبێ گواردیۆلا باشکرا نایەتە ناو کۆنگری ڕۆژنامە نووسیۆ بڵێ بێ لە ڕیال مەدرید بەرینەوە بۆی چامپیۆنز لیگ بەرین ئەگەر واقع نەبێ گواردیۆلا باسی چامپیۆنز لیگ پامنێرەکان لە ئەوروپا زەختی سەر ناخەن ئەگەر زەخت نەبێ لە مانچستەر سیتی لەسەری ناچێ هالاند بکڕێ کە لێنەکانی خۆی پڕکاتەوانێ بۆی کە چامپیۆنز لیگ بەدەست بێنێ ئەمە بەس لە کووردایە کە گواردیۆلا چامپیۆنز لیگ بەدەستنێنێ و بەدەستی بێنێ یەک شتە ئەمە لە ئەوروپا شتێکی یعنی ئەبینین پەستانەکان ئەبینین خۆیمە هەواڵی ئەلامەکان ئەبینین ئەزانین پامێرەکان چۆن پرسیارەکەن و چۆن پرسیار ناکەن زۆر باشە باس لەوەکە ئەڵێ زۆر جار دووارێکە متمانە لە یاریگا هەندێک جار تیب لە ناوە بات کە هێندەم
بۆ نمونە تۆ هێندە متمانەت بەخۆتە ڕوبەڕووی تیپێکە بیتەوە هیچ حسابێکی بۆ ناکەی زۆر جار باجی ئەوی داوە تیپ وایە ئەڵێ وە بەرگریکردن لە هەندێک کات باشترین بژاردێ بۆ نەوەی گواردیۆلا بەرامبەر ئەتلتیکۆ مەدرید کردی ئەوەی نەکردایە بێگومان گۆڵی لێکرا کاکەسی ریال مەدرید و بەرشەلۆنە من لەوەتەی هاندەری بەرشەلۆنە نەبینی وەکوی ریال مەدرید کە بەرگری بکات یەکوی جاتە دەرەوە یەک بەرگری کرد چوانترین بەرگری مەگەر ئیتالیەکان مەگەر سەردەمی کەنەڤارۆ و کۆستا کۆرتا و تاکیناردی و ماڵدینی و باریسیانە بەرگری واترا پێویستە تۆ هەنێک کات بێتە دەرەوە وەکو محەممەد چۆن وتی کاکە ئەبێت تۆ واقعیانە مامەڵەکەی ئێستا تۆ بۆ نمونە سەری ئارسنال کە بێمە سەر ئارسناڵەکەی خۆت بە پێی چەکانی پێتە مامەڵەکەی ناکرێت کاکە تۆ بڵێ من وەڵام منە تیکی تاکە پێڕەوەکەم بەڵام باڵێکی فڕیوە نەبێت بێت وەکو کافۆ بڕوا بێت وەکو ئەلڤێسی جاران بێت و بڕات و بێ وڵام بڵێ من تیکی تاکایەکەم یاریزانێکی مۆزیعی وەکو بۆسکێتنێ بەڵام تیکی تاکایەکەم یاریزانێکە نەبێت لە دەرەوەی ناوچەی سزا تۆ بۆ بگرێت سەدەمی داڤید ڤیا و تێری هێنری و لویس سوارێز و ئەنجا خۆی کا بەناو هێڵی هێرشبردنەوە یاریزانێکی مەهاری وەکو میسی و نەبێ وەکو ڕۆناڵدینۆ نەبێ بڵێ وەڵام تیکی تاکایەکەم کەواتە تۆ بێت لەسەر کەرەسەکانی خۆت باوەڕ بە خۆت هەبێت ئەمە متمانەت بۆ دروست کات بگەی بە ئامان زۆر باشە محەممەد کۆمنتێکا تۆ باب ئاڕاستی توی کەم ئەڵێ کا گۆران بناوی منەوە کاکەڕوان ئەو پرسیارە بکە لە کاتی برنەوەی خول و چامپیۆنز لیگ لەلایەن مانچستەرسیەوە باشە بۆستە بمەرەوە یەک خولە لە کاتی ئەڵێ لە کاتی بە تاوی کەم پرسیارەکە زۆری ماوە لە کاتی برنەوەی با خول و ئەبتاڵ بۆ ماستی کێبراوەی باڵۆندۆڕەوە مێسیە هالاند هەرمیسی نازانم ینی بەجددیم ئەم خەڵکە لەگەڵ ڕێز و حرمەتم زۆر سێری ئێمە باس لە شتیەکەین ئێستا لە مانگی چەنین ئێستا لە مانگی چوارن کۆتایی چوارە 5 مانگی تر ڕوە ئێمە هەموو ڕۆژە لە شاشەوە دەرەکەوین هەموو دەقەیە ئەم پرسیارە ویەتەوە بەردەم وڵی کاکەی جانکە گەیشتە مانگینەوە کەس بیری مۆندیالی نامێنێ دەنگان قەت لە دەنگانە دڵنیا بە لەوەی هەمیشە عەتەفزاڵە بێ بەسەر نمونەی ئاردا تورانێنمەوە ئاردا توران هەتا لە ئەتلەتیکۆ مەدریدا بوو کاپتنی تورکیا بوو بەردەوام بۆ باشترین یاریزانی گیان دەنگەیە بە کریستیانۆ ڕۆناڵدۆ کە هاتە بەرشەلۆنا وەکو کاپتنی تورکیا دەنگی دا بە لیۆنەل میسی بەردەوام بۆ دەنگان بە باشترین یاریزانی گیان دەنگیە بە نیماردا سیلڤا یعنی ئەمە دەنگان وەڵڵا عەتفە یعنی هیچ پێوەرێکی یاساییان نیە دەنگان کاک محەممەد هازار داتە ریال مەدریدەوە کریستیانۆ ڕۆناڵدۆ ڕۆشت ڕامۆس دەنگی بە هازاردا و باشترین زانینجان یەکەم دەنگی بۆ هازار بوو ئەوەی ئیزافەیەکی تر زۆر باشە واقع ینی دەنگان بەڵام شتێکی تریژەیە ئەمە خۆ ئەوە قسەی کاک محەممەد بە وێنە گەورەکەیە بە شتێکی تریژەیە ریال مەدرید وەکو تیپ گواردیۆلا وەکو ڕاهێنەر میسی وەکو یاریزان لە هەر پاڵەوانی تێکا بن لەسەر ساحەکە بن پاڵەوراون بۆ بردنەوەی هەموو ناستە زۆر باشە بەمان غەریب ڕاستە خۆ با بچم چەندێنێک ما قسەی سەرکەین کاتیشمان زۆر ڕۆی ئەمێ بێ مەسەل ڕاستە خۆش مەسەل لیڤەرپۆڵ و کلوب یعنی کلوب بۆچی تووشی ئەم دۆخە بێ ئەوە کارجڕێتی بکەیە بە قسەی نەکرد یاریزانی زۆر باشی بۆ نەگواسەوە چەند نەگرێ بەسی ئەنجامدا داروین نونێز گاک بۆ کۆمەڵی یاریزانی گواسەوە بەڵام یعنی ئەنجامەکانی لیڤەرپۆڵ ئەنجامی زۆر باشین ئەنجامی گەورەنین یعنی تیپەکە دۆخێکی خراپە یعنی هەر سەرکێ بۆ چامپیۆنزی وەرزیدات و باشێ لە پلەی حوتمە 53 خاڵی هەیە چیڵی لەسەر دۆخی لیڤەرپۆڵ لەم وەرزە ئەزانی قسەکە لەسەرەوەی هەنێک کات ئەڵێن تێربوون و کەمبینی کەم کوردبینی تێربوون لە چی تێربوون یعنی سەر بۆ منە مانچستەر گواردیۆلا بڵێ وەڵا یاریزانەکان لە نازانێت پرێمەر لیگ تێربوون هەرچەندە مەڵام ڕاست ناکە بەڵام لەسەری شۆ ڕاستەکات چونکە زۆرترین نازانم کوردبینی نەگەوەی کە دووربین بیت سا مەسەلەن سەی ریال مەدرید کە ریال مەدرید چواردە چامپیۆنز لیگی بەڵامەڵی تا یاسانی بردەوە بە پەرۆشە بۆ نازناوە بۆ بردی نازناوەکە قسەکە لەسەرەوەی کلوب لە هەز ڕایەنەرایەتی تیپێکی کرد بێت لە بینایەکی ڕووخاوە کردوتی بە جوانترین باڵەخانە بەڵام دوای کە ڕۆشتۆ باڵەخانەیەکی خراپی بەجێهێشتووە دۆرتموند بە نمونەیەکی باش سێکەم زان دۆرتموند دوای کلوب چی لێ بەسەراتوە ئێستا لیڤەرپۆڵ لە هەمان دۆخایە خەتای کلوبە وەزع من پێم وایە خەتای کلوب بەرپرسیارە کلوب بەرپرسیارە چۆن ئەڵێن بۆ نمونە ئەمەیان بۆ حەمە بێبان نەس بۆ ئەرجەنتین مەسەر بۆ منە مانشینی هات واقعیانە جوانترین یۆرۆی بۆ ئیتالیا بردو کاتوانین ئیتالیەکان شانازی پێوە بکەن مانشینی هات پرێمەر لیگێکی بۆ مانچستەر سیتی بەدەستێنا پێم وایە لای من ئەو پرێمەر لیگە زۆر جوانتر و بەڕێزتر و پرێمەر لیگی گواردیۆلا بە بۆچوونی من مامەڵەکردن بەڵێ کلوب بەرپرسەری بەڵێ کلوپە منطقی کا گۆران تۆ لە پاڵەوانێکی مۆندیالە حەوت دیاریەکەی و پاڵەوانی جیهان حەوت دیاری قورسە مامەڵ لەگەڵم دۆخەکەی بەڵام لە پرێمەر لیگا 38 هەفتە نەتوانی جێگرەوەیکی
ئەم بەرگریکە ڤان دایک دابن بەڵێ بۆ نەتوانی ماتیب نەتوانێت لە ناوەڕاستە کاکە سێریکە تۆ لە کەبیداتی وەرز مانگی هەش دەست بە خولەکەی لە مانگی یەکە تەمانە کۆمەڵە یاریەکەی بازارێکی چاکە لە بەردەسایە نەتوانی کۆمەڵێک وەکو پاراستۆڵ بێنی بەرمە ئارسەری کاژری بەگە بە قسە نەکەن کاکە بە قسەی کرد ئارسەری نێنە نونێزی نێنە گاکپۆی نێنە باشە ئەمە هێنا لە هەمان کاتۆ تیپی دۆمیشەیە کاگۆرە ئەو سەلیقی ڕاهێنەرە ئەی بۆچی بەرشەلۆنە ئەی بۆچی جێگرەوەی باشی نییە لیڤەرپۆڵ کاک گۆران 38 هەفتە تۆ توانیت بۆ باشنی ئەی زۆر باش تۆ بازار هەیە کاک نا جێگرەوەی باشی نییە لەسەر کورسیە دەک لیڤەرپۆڵ باش بێتەڵم سیای زانی چاکە هێناوە تۆ باشە وە تیپی دۆمیشە ئەی وەزیفەی ڕاهێنەر چییە ئەجا ئەگەر وڵا هەموو تیپێ دیبرۆین و برناردۆ سیلڤا و میسی و ڕۆنالدۆ و مۆدریچ و کروس و کێو بێجاتر ئەی وەزیفەی باشە بەمە زۆر باشە محەممەد بەهمەند هێلکەکەی هەمووی لەسەری کلوب باشکان پێی وایە ئەم دۆخەی لیڤەرپۆڵ کە تێی کەوتووە لەم وەرزە ئەگەر بگاتە چامپیۆنز لیگ باشە بەس قورسە ینی ئەم دۆخەی لیڤەرپۆڵ خەتای یاریزانەکانە خەتای کارگەڕیە خەتای کلوبە خەتای شەیە تاوان نەبێ ئەمە هەچ کەسێکمان بۆ چوونیی خۆمان هەبێ من بۆ چوونی خۆیەتی ڕەنگە بۆ چوونی بامان ڕاز بێ بۆ چوونەکەی من هەڵەبێ بەڵام بە دیوێکی تر بامان خۆی سەرەتا لە باسکردنی کلۆبە باسی لەوە کرد کلۆب بە 1 ساڵ پریمەرلیگی نەبرد بیستی ئەم یاریزانانەشی کە هێناوەکو بردنەوەی نازناوی پریمەرلیگ وایە هێنانی گاکپۆ و هێنانی نونێس پرۆژێ بۆم ساڵی نێناوە ئەم ساڵ بێتەوانێ لەسەر کلۆب حسێ بە ئایا گاکپۆ و نونێس چێن ئەم یاریزانانە چێن کلۆبێ ناوێتی باش پێکانەکان چی لە جۆتا و لە هینەکات لە دیازەکات ئەوە کلۆب خۆی چاکێ زانێت چی لێگا بامەنجە ئەوە کلۆب خۆی بایی ئەوە لە بواری ڕانانە کاری کردووە زانێت چیان لێکا زانێت چ گوۆنە لە ئینگلتەرا 4 بوتوڵە و لەبەردەمایە ڕکابەری لەسەرکەی بۆ نمونەگەر کلۆب نەشگاتە چامپیۆنز لیگ تۆ یۆرۆلیگی لەبەردەمایە پریمەرلیگی لەبەردەمایە ئێف ئای کەپ لەبەردەمایە کارەباویشی لەبەردەمایە 4 بوتوڵە و لەبەردەمایە لای کلوب نییە بۆ چووی تۆ چۆن شکستەکانی ئەم ساڵی لیڤەرپۆڵ تۆ خەیتە میلیکیەوە هیچ کات چەپڵە بەدەستێ لێ نایرێ بەڵێ سەبەبی کلۆب باشم پرسیارێکەکەم لە بری بەڵام من بە تەحەداوە پێتەڵێم یەک بەدیلی کلۆپم پێ بڵێ بۆ لیڤەرپۆڵ گونجاوێ ئێمە کە باز لە لیڤەرپۆڵ ناکرێت کە بەدیل کاکە ئەو قسەی عینە و بەرپرسەکانی و ئەم وڵاتی کوردستانی لەڵاگە بەدیلیان با من بۆ ڕوونکەمەوە ئێمە کە باز لە لیڤەرپۆڵەکەین لیڤەرپۆڵێکمانەیە ساڵی 2005 نازناوێکی چامپیۆنزیگی بەدەستێناوە بە شێوەیەکی دراماتیکی کە وەکو مفاجئەیە وابوو وەکو مفاجئەیە وابوو تاوەکو ساڵی 2018 13 ساڵ باسەکەین ئەم تیپە لە نازناوی گەورە دوور بوو باز لە تیپی یەکەین کە کلۆب شانازی نازناوی گەورەی پێیاوەتەوانێ باشە باز بەچاکری ترەمەیتر وەکو ئێستا بەسەترین نمونە چێلسی تۆخەی دروست کردەوە یەک وەڵامی بەڵێمیانە خێرن بەرەوە بڕیارێکی دروستیە چێلسی تۆخەری دروستەوە ئێستا ئەم دۆخەی لیڤەرپۆڵش نەڵێم تەنها بە کلوب چاکە چارەسەرەکرێ بژاردەی تر وەکو کلوب کە ئەم تیپە بناسی چیە بۆ ڕاهێنەی تر دەرکەین کاکەم حەقی بژاردەم نییە گراهام پۆتەر توانێ ئەو بارە لەژە ڕاستکاتەوە لامپارد دەتوانێت کاکە من وتمە چێلسی دەرکەن ئەوتومە کلوب دەرکەن نەتووە من وتمە کلوب دەرکەن کاک محەممەد من پرسیارێک مەوەتا خۆم پێ دەڵێم بەڵام چاپڵە بەدەستێ نارێ بەڵێ بەرپرسیارەتی کلۆپیشی تیە من پرسیار لە تۆ ئەو خەتاویشی تیە ئەو ئیتالیایی کە نەگەشتە کاسی عالم ئەو ئیتالیایی کە یۆرۆی نەبرد فەرەنسا دووبەیەک لێی بردەوە ئەو ئیتالیای بە هێزبیانم ئیتالیای مانشینی ئەو ئیتالیای یۆرۆی نەبرد ئەو ئیتالیایی کە یۆرۆی نەبرد دووبەیەک بە فەرەنسا دۆڕا ئەو ئیتالیای هێرشبەرتر بوو بەهێزتر وانە بوو بەڵێ بەهێزتر و هێرشبەرتر هەموو واقعیتر هەموو شتێک هەموو شتێکی لە ئیتالیای 2021 باشتر بوو ئەو ئیتالیایی کە نەگەشتە کاسی عالم زۆر بەهێزتر و جوانتر بوو لەم ئیتالیایی کە مانشینی ئیتالیای 2000 لە ئیتالیای 2006 بەقوتر بوو بەس مانشینی هات بەهێری ناوەڕاست چی لۆکاتێلی ناسی کاک محەممەد لۆکاتێلی چی ئەیناسی بەس پێم بڵێ ئیتالیا عربی چوارەکان نەبێ بەشێکی زۆری هەندێک ئیتالیاش نییە ناس هاو لە بەهێری ناوەڕاستی ساسۆلۆ و ئادێ تۆ ناوەکانی تر بڵێ یزانی کوێ بوون هات یۆرۆی پێبرد ئەوە ڕاهێنەرە بێت بەرپرسیاری تێڵگرێ بڵێ فڵان تۆ هێنم لە تیپی دووەمەوە ئەرکێ مۆرینۆکە و بەڕاهێنەری تۆ تەنها لە یەکەم ڕۆژە بە دێلی ئالی بینی وتوی تۆ دێلی ئالیت توی بەڵێ وتی ومزانی براکەتی وتی ناخۆم وتی دەوەکو دێلی ئالی یاریکە دەوەکو دێلی ئالی یاریکە کاک ئەبێ متمانە بێ بە یاریزانەکانی کەواتە من بەشێن و پرسیاری ئاگەڕم کلوب بەشێک نییە بەشێکی گەورەش نەک بچووک لە شکستەکانی ئەم وەرزەی لیڤەرپۆڵ
بەڵام بە ڕێژە بە سا 25 بە هۆکاری شکستەکان لە ساعة 75 چی محەممەد سا 75ەکەی پێکانی یاریزانە کاکە پێکانی یاریزانە محەممەد پێکانی یاریزانی چی کاک بۆچی بۆ بەرشەلۆنە چوار یاریزانی سەرەکی بەرامبەر بەرشە بەرامبەر ڕیال یاری نەکرد کاکبامەنەوە بەس بۆ ئەوان کاریگەری کاکبامەن یەک پرسیار من چی بکەم کاکبامەن بە ڕوخسەتێ من چی بکەم ئەلیسۆن و ئارنۆڵد و ڕۆبەرتسۆن ئاسیان خراپە بە دیلەکەی چی بکەم ئەیشی ڕاهێنەر چییە؟ ئەیشی ڕانەر چی بکە ینی آخر بەدیلی نییە بەمەگەری بەدیلەکەی چێ ڕاهێنان بەدیلە کاکە کاکبامەن تۆ وەرزەگە و دەست پێ کردو ئالیسۆن گۆڵچی سەرەکیە و بژاردەی بەرازیلە ڕۆبەرتسۆن یەکێکە لە باشترین بەرگریکاڵی باڵی چەپەکان ئارنۆڵد یەکێکە لە باشترین بەرگریکاری باڵی ڕاستی جیان محەممەد من چی بکەم کە وەرزەکەم دەست پێ کردومان ناسی محەممەد بە ئێستا یەک نمونەی بەسیط بێن وێستا بەمە تۆ هێرشبەری تیبێکی تووشی بێکار دەبی سەرکە حاجی بەدیلتە سەرکەتەوە بەجار ناکەم بەمە بە پێکراوی یاری ئێحەمە ڕاهێنەرە چی لە سەرکار دەکە نازانێت گۆڵتەبان بڕۆ بە پێکراوی یاریکە لای منەوە مخەوەل بە باشە بۆ هەر 5 دقیقە پێش ئێستا وتمان شکستی سێیاری ڕابردووی ئارسناڵ ئارتێتا هۆکارە باشە ئەی بۆچی بۆ ئەمیان لەسەری ئەما سوبحان الله هەمەگیان جوایی بەرەوە لەبەرەوەی 8 پێکانی هەبووە لەبەرەوەی لیڤەرپوڵ ئەمساڵ هیچ یارێکی بە پێکاتی تەواو نەکرد پێکاک محەممەد ئەمە پێکان بەشێکە لە تۆپی ئەمە نادی کریمۆنێزی و ئەمە ئەو ناپۆلی عەزیمەی کە ئەمساڵ هاتوو بە هەوایشان ئێستا ئەم قسەی تۆ ئەکاڵی پێکان کاریگەری نییە بۆ مانسەستی دروستە بۆ مانسەستی دروستە کە دوو پێکاتی هەیە گۆران گەورەترین گرێبەستی کلۆب کە لە دواسات ئەنجامیا بۆ چارەسەرکردنی کێشەکانی هێنانی ئارسەر میلۆ بوو داسە نەیتوانی یاری محەممەد خوا بە قسەکان وەکو خۆی بکات باش دەکات من ئەڵێم پێکان کاریگەری هەیە بەس بۆ کێ مەسەرەن میلا ناپۆلی هێزێکی گەورەی لای ئۆسیمین بوو ئۆسیمین تووشی ئەو کارەساتە بوو بەس بۆ یانێکی گەورەی وەکو لیڤەرپۆڵ ئێستا ڕیال مەدرید میلیتاو یاری ناکات هاندەری ڕیال مەدرید بۆی نییە بێتە سەر شاشە یان بێتە سەر تەلەڤیزیۆن لە فەیسبووکە بنووسێ بەهۆی یاری نەکردنی میلیتا و مۆدریچەوە توش دۆڕین بەڵام ئەی بۆ کاتێک 4 گۆڵی لێکرا کە 4 یاریزانی کاریگەری بەرشەلۆنە تووشی پێکان بوون بەرامبەر ڕیال مەدرید یاریان نەکرد هاندەری بەرشە بۆی نەبوو بڵێ وڵا پێکان کاریگەری نییە پێکان بەشێکە لە تۆپی پێ یانە گەورەکان تۆ لیڤەرپۆڵی تۆ نادیکی ئاسایی نیت ئەبێ خۆت بۆم ڕۆژە قورسانە هەڵ زۆر باشە کاتمان نەما وەڵا بەداخەوە فرای چەندیانێکەوت بەس گفتۆکەتان زۆر شیرین و خۆش بوو دەستان خۆش بێ بەڕاستی من وڵات ئەو نزیکەی چەند خودەکەەوە پەنجای بەخوا لۆستایی میشان یەک سەری مەسنجەرەکۆکە دواتر سپاس بۆ بامەغەری من چێژم نەقسەکان تاگەر سپاس بۆ محەممەد سپاس بۆ هاوکارانی عەزیزم ڕەوەزنامەی ناردووە دڵنیابە خواتەمەن بە ئینشەڵڵا هەفتەی داهاتوو دێینەوە خزمەت ماڵی هەموو لایەگاوەدا دەست خۆش